بۆچی کوژران هۆکاری کوشتنی ئەم کچ و کوڕە چییە؟ هیچ پەیوەندیەک لە نێوانیاندا هەبوو یان تەنها قسە و قسەلۆک و بوختان بوو؟ لە ڕاستیدا دوو کەس نەکوژراوە بەڵکو سێ کەسن. ئەی کەسی سێیەم کێیە؟ پێشەوەی کوڕەکە بکوژن بە 8 کەس لەیان داوە و ئاو لێوەیان داوە دەست درێژی سێکسی بکەنە سەری. ئەم بابەتە ئەنجامەکەی چی بەسەر هات؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێری بینەچەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆ لە کەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی بۆ سناپشاتەکەشمان ئاد بکەم بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی نوێترین زانیاری بێوی خۆشەویست بگە. کچێک و کوڕێک دەکوژرێن بەبێ هیچ هۆکارێک لە ڕێکەوتی 6/12 2021 ئەو کچۆ کوڕەیە تاوکو ئێستا هیچ بەڵگەیەک لەسەریان ئاشکرا نەبووە کە چی یەکترن و بۆچی لەسەر یەکتری کوژراون. کوڕەکە ناوی عەبدوڵایە تەمەنی 24 ساڵە وارووا کچەکەش 18 ساڵان بووە. باز لەوە دەکەن کوڕەکە دەڕواتە گوندی لاجان لەبەرەوە هۆکارەی کە براژنەکەی دەباتەوە ماڵی باوکی. دوای ئەوە چەند گەنجێک ڕێگری لێ دەکەن و دەڵێن پێویستە چەند تێکنەگەیشتنێک هەیە پێویستە ئێمە لە یەکتری تێبگەینەوە. کوڕەکە نزیکەی 1200 مەتر لە گوندەکە دووری دەکەنەوە و نێزیک قەبرستانێک دایدەنێن و وە قسەی لەگەڵ دەکەن. وەرە بە قسەکردنیش ڕناوەستن بەڵکو بە 8 نەفەر لەو گەنجەیانداوە وەروەها بە لێدانێکی تونند وەروەها بە بۆڕێ و بەدار و بە مست و بەدەست و بۆژ نەوەستاون. زۆر لێیانداوە بە 8 نەفەر و بەڵگەشەیە کە ئەو 8 نەفرەیە بەتەنیا لەو گەنجەیانداوە گەنجێش نەیتوانیەوە بەرگری لە خۆی بکاتن. وەروەها هەوڵیان داوە دەست درێژی سێکسی بکەنە سەر ئەو گەنجێ و بەڵاو ئەو گەنجەیە بە هیچ شێوازێک نەهێشتەوە و ڕەتی کردوتەوە و دواتر بە 7 فیشەک لەسەریاندا و یانی ئەو کوڕە دەرچووە و دواتر پاش چەند کاتژمێرێک هەوڵیان بە خێزانی ئەو گەنجەدا و کە و کوڕەکەتان وەرن ببەنەوە و نزیکەی 11 دەبێتن و دواتر خێزانەکەی دەڕۆن وان زانیوە تەنها هەندێکیان لێداوە بەڵام دواتر بینیویانە کوڕەکەیان کوژراوە. کاتێک دەگەنە سەر جەنازەی کوڕەکەیان دەبینن دەنگی تەقەبێتن. دواتریش کچەکە دەکوژن بەداخەوە. دواتر ئەوە ئاشکرا دەبێتن تەنها ئەم کچۆ ئەو کوڕێ نییە کە کوژراون بەڵکو بگرا خاتونە کە شووی کردووە و هاوسەرەکەی یاخود براکانی کوشتیانە و ئەو کچەیە کاتێک کوژراوە سکپڕ بووە واتە کەیسەکەوای لێ هاتوو. ئێستا 3 نەفەر کوژراون بەبێ هیچ بەڵگەیەک و هیچ هۆکارێک. دواتر هەم کوڕەکە و هەم کچەکە دەبەنە تۆپ هەدل بەڵام لەوێن دەرێکە دکتۆرەکان دەڵێن ئەم کوڕە و ئەو کچەیە هیچ دەستکارێکی یەکتریان نەکردو هەردووچیان زۆر پاکن. واروانە و کچە چۆتە لای کوڕۆنەوە کڕۆش چۆتە لای ئەو کچەیە و دەڵێن بەڵگەی ئەوە هەیە کە لە ناو مۆبایلی کوڕەکە وێنێ ئەو خاتونە هەیە بەڵام ئەوەش پژڕاز نەکراوەتەوە. دەڵێن ئەمە تەنها دەنگۆیە لەبەرەوەی بکوژانی کوڕەکە. مۆبایلی کوڕەکەیان دەست بەسەر کردووە و هەموو شتێکیان بردووە تاوەکو ئێستا هیچ بەڵگەیەکیان نییە کە ئەو کوڕیان لەسەرچی کوشتۆوە هۆکارەکە چیە. وە کوڕەکەش پێش مردنی هەوڵی داوە سواری ئۆتۆمبیلەکەی بێتن و لە دەستیان ڕاکاتن بەڵام نیان هێشتۆ بە ئەوتویشەک ژیانیان کۆتایی پێهێناوە واروەها کچەکەی خۆشیان کوشتووە. وە دواتر پرسیارە لە برای کوژراوەکە دەکەن ئایا برای تۆ هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەو خاوتونە هەبووە؟ هیچ کاتێک ئێوە چوونە داخوازی ئەو کچەیە؟ براکەشی دەڵێن نەخێر ئەو قسانە هەموو دوورە لە ڕاستی و هیچ پەیوەندێکیان لەگەڵ یەکتری دانیە ئەو کچ و ئەو کوڕەیە و هیچ کاتێکیش نەچوینە داخوازی ئەو کچێ تەنها ناسیارێکی ئێمەنە و ئێمە ئەوان دەناسین و ئەوانیش ئێمە دەناسن بەڵام ئەو شتێک کە ڕوویداوە زۆرم پێسەیرە نەدەبێ ئەو شتێ ڕوو بدا لەبەرەوەی هەر لێک تێک نەگەیشتن هەبایە دەمانتانی بە قسە چارەسەری بکەین نەوەک بگاتە ئەو ئاستەی ئێستا کە هەم کوڕیمە کوژراوە هەم کچی خۆشیان کوشتۆ بەبێ هیچ هۆکارێک و هیچ سەبەبێک لەبەرەوەی تاوەکو ئێستا هیچ بەڵگەیەک ئاشکرا نەبووە. نەوەداوە لە حکوومەت دەکەم و یارمەتیمان بدەن و بۆ ئەوەی کێشەکە قوڵتر نەبێتەوە و نەچێتە بواری ئەوەی پیاو لەگەڵ پیاو بکوژرێتن و چەندین کەس ژیانیان لەدەست بدەن. وا پێویستە ئەو خێزانەیەش هەر بە زووترین کات بەڵگەکان
بەرەو ڕووی دادگا بکەن و ئەگەر هەر بەڵگەیەکیان هەبێ ئەو کاتە ئێمە دەتوانین قسە بکەین بەڵام ئەگە هیچ بەڵگەیەکیان نەبێتن ئێمە لایەن خۆش نابین دەبێ حکوومەت یارمەتیمان بدات و ئەو کەیسەی یەکلایی بکاتەوە. وە لە کاتی کوشتنی ئەو گەنجەیەش موختار ئەلێ ئامادە بۆ وا چەند کەسێکی تریش ئامادە بوونە نزیکەی 3 کەس دەبوون کە ئامادە بوونە لەوێندەروە شایدی لەسەر ئەو کەیسێ دەدەن وە هیوادارین ئەوان خۆیان نەدزنەوە و بێنە بەردادگا و وەروەها یاسا سەروەر بێتنەوە ئەوانیش ئیفادەی خۆیان بدەن و ڕاست و دروستی بابەتەکە دەربکەوێ وادارە ئەو خاتونە لە تەمەنێکی منداڵ هاوسەرگیری کردووە و لە تەمەنی 18 ساڵی ژانی سپارد و وە دوو گیانیش بوو ئەمە کارە ساتە هیوادارین ئەو گەنجانە لە تەمەنێکی وا منداڵ زوو هاوسەرگیری نەکاتن وەروها پاچی ئەو کوڕۆ ئەو کچەیەش تاوەکو ئێستا دیارە وە لە توحەدلیش دەرچووە ئەم کچ ئەو کوڕێبەی شێوازێک لە یەکتری نێزیک نەبوونەوە وە هیچ بەڵگەیەکیش نییە تەنانەت وێنەیەکیش نییە کە لەگەڵ یەکتریبی یاخود لە مۆبایل ئەم کچیان لە مۆبایلی ئەو کوڕە وێنە یەکتریان لەگەڵ یەکتریدانەوە تاوەکو ئێستا بچووکترین شت کە نامەیەکیش نییە بەڵام هۆکاری کوشتنی ئەوە ئایا دەبێتن کێشەکە کۆمەڵایەتی یاخود لەسەر ئەو خاتونە ئەگەر لەسەر ئەو خاتونە نەبایە بۆچی ئەو خاتونەیان دەکوشتووە و کارتیە هۆ باز لەوەش دەکا برای کوژراوەکە دەڵێتم برام لەبەر ئەو هۆکارە کە چوو بوو گوند خێزانی من دانێتن و وەروها قستی ئۆتۆمبیلەکەشی بداتن و پارەی ئۆتۆمبیلەکە لەبەرەوەی سارەکەی با قس دەرێناوە. وا لە چەند ڕۆژی ڕابردوو دەنگۆیەکی گەلێک زۆر هەبوو لە سۆشیال میدیا کە گەگوایە ئەو دوو کەسایەتی خۆشەویستی یەکتری بوونەوە بەڵام دواتر ڕاستی و دروستی بابەتەکە ئاشکرا بوو وەروەها بە زووترین کات هیوادارین حەقی ئەو کچۆ ئەو کوڕە بکرێتەوە وەروەها دادگاش سەروەر بێتن لەبەرەوەی بازەوە دەکەن کەەوە خاتونە لەگەڵ هاوسەرەکە هیچ کێشەی نەبوو بەڵکو بگرێت دووگیانیش بوو و وەروەها ئەو کوڕێش هیچ پەیوەندێکی بۆ خاتونە نەبووە هیوادارین لە کوردستان ئەم شێوەیە کۆتایی پێبێتن و وەروەها گرفتەکانمان بە گفتوگۆ کۆتایی پێبێنین نەگاتە ئەو قالبەی جەرگی دایک و باوکانمان بستێتنەوە هیواداریشین حکومەت بە ئاسانی واز لەو کەیسە نەهێنێتنەوە ئەو کەسانەی کە شکایەتیان لێکراوە نزیکەی 8 نەفەرن هەر هەشتیان بەردادگا بدرێن و وە تاوانی ئەو کچ و ئەو کوڕەیە یەکلایی بێتن و وەروە تاوان بارانیش بەستای خۆیان بگە. زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمەوە پێتان خۆش ئەمجار لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێکی بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لە بیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەس بی بابەتەکانمان ببینی وە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵەکانی ڕۆژانە بین هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.